هەر لە هەفتەی پێنجەمی خولی نایابی تازە پێگەیشتوانی کوردستان دەربەندیخان میوانداری تازە پێگەیشتوانی سیروانی نوێی کرد. هەردوویانە بە ئامانجی کۆکردنەوەی سێخاڵ یاریەکە هاتنە نێو یاریگا و دەربەندیخان لە تەیمی یەکەم یاریەکە دەست پێشخەری کرد و لە خولەکی پێنجدا لە ڕێگەی بەرهەم فایقەوە گۆڵی یەکەمیان تۆمار کرد. تەیمی یەکەم یاریەکە ئەنجام لە بەرژۆنی دەربەندیخان کۆتایی پێ. تایمی دووەم یانەی میوان توانیان سوود لە ڕێنمایەکانی ڕایەندەر وەربگرن و لە خولەکی 86دا لە ڕێگەی عەبدوڵڵا محەممەدەوە گۆڵی بەرامبەربوونیان تۆمار کرد و یاریەکەش بۆ ئەنجام و بە گۆڵێک بۆ هەر لایەکیان کۆتایی پێات. لە ئێستادا سیروانی نوێ خاوەنی 5 خاڵە و دەربەندیخانیش بە 4 خاڵەوە لە کۆتایی کۆمەڵەکەی دەبێترێت. ڕاستی ئێمە یەکەم جار دەستمان پێ کرد سەرەتای وەرز بە باشی دەستمان پێ کرد و سێ خاڵ یاریەکەمان کرد، بەڵام دوایەوە شانس یاوەرمان نەبوو لە یاریەکانی ترا. ئەم یاریش هاتین بۆ دەربەندیخان بۆ گرتنی سێ خاڵەکە هاتین، یاریەکی باشمان ئەنجامدا، بەڵام شانس یاوەرمان نەبوو. ئیتر وەکو سیروانیش حەزمان بە ئەنجامەیە و سەرکەوین بۆ چواری. چوار یاری 5 یاری ڕابردووە ئەمە چوارەم یەکسان بوومانە، یاریەکیش لە دەرەوە یاریگای خۆمان شکستمان داوە. بەڕاستی ئێمە ئەوەی کە لە توانامان هەبێ وەکو ستافی ڕایەنەران هیچ کەم و هیچ درێغیمان نەکردووە. یاریزانەکانیش ئێمە سەرجەم یاریزانەکان بە یاریزانی ناوخۆی ناو دەربەندیخان بەشداریمان کردووە، نزیکەی 8 بۆ 9 یاریزانی فێرگەیە و ئەوەکەی تری تیپە میلیەکانی ناو شارە. ئێمە ئەمڕۆ ڕاستە لە سەرەتاوە یاریەکی خراپمان کرد، یاریەکی باشمان نەکرد. هەرچەنە گۆڵێک لە پێش بووین، لە تایمی دووەمان گۆڵی یەکسان بوونمان لێ کراوە. دیارەمە ئیشەڵا بۆ ئایندە هەوڵە دەین دوو یاریمان ماوە، یاریەکمان لە دەرەوەی یاریەکەشان لەسەر خاکی خۆمانە هەوڵە دەین بنەوە دەست بەدەست بێنین و سەرکەوتن تۆمار بکەین ئیشەڵا لە هەردوو یاریەکە.